به دیسا آلوزی دوام دکه داد پایین کو جوینه کی نابر آلیان ده پی کرد نابر یعنی کی پدکی ده لسر داخوازا پدکی اف جوین هاتیه تعلق کرن هم وقتی تعلق کرن وان جوینانجی سوقیت لشکری و تفگیر دولت ترک لهرمه دوام دکه د پشت و د کسین کو هنه و دیسا آلیین کو هشیاری دکن دوی تو آلی نبن سدم شرکی نافخوی دربی که و لکو دیمنن و دیسا اف آلوزی دکه و خدمتا که مشار خلقا دویمین جی دیسا آلوزی لویجاره لسوریه آلیین کو پشتگیری دان رژیما شامه ایرو کتن ناواروشکی بچی رنگی چه قاسی برجوندی و ناکوکین هی دم دریجن آنجی دمکیبن لجارجاران به رنگین جدا خودن در آلوزیت نابرا ایران و روسیه به تایبت مجارا سوریه ده وان هر دو خلقانه ملگل میوان خوابن کرمک دوباره سلاوری تماشاوان هجا ایرو د خلق بویریا یکمین د دیسا روش و آلوزیا زینورت کو دوام دکی هم وقتی و آلوزیا کو هیه آلین کو و باتنا گل هفدو یعنی که پدکه جبو و آلوزیا کو هی نقاش بکن لسر دخواست پدکه و یک هاتو تعلق کرن اف جوین هم وقتی و تفگر و آلوزیا زینورت تفگر دولت ترک و درباستون نواخ باشوری کردستان جی دوام دکه دو سیک می هم بر تماشا بکن و گرن و مجاره گل میوانی خو نقاش کن پدکه تبلیغ کل زینورت درخستیه بردوام دکه سوقیت لشکریه پدکه و دولت ترکیه لهرمه بردوام دکه لآلیه دن هاتو بو دیار کرن کو پدکه و ینکه و لسر و مجاره دو بجوین لبل اف جوین پیک نهات درباره پیک نهاتنا جوینه ده اندام ریوبریا ینکه آرز عبدالله جروج نیوز را آخوی و گوت لسر داخوازا پدکه جوینا پدکه و ینکه هاتا تعلق کرن هاتا دیار کرن کو ده جوین ایرو بهاتا دارخستن آلوزی الباشور کردستانی یا کومترسی آشار نافخوایی در دخه هوله پشتی کو پدکه هیز شاند هره مازینا ورته در کتبو هره مازینا ورته در ورکه دبن سروریا یا نکیده لبل پدکه وکه حمله که هیز آخواه شاند هرمه اف هرم راپرین و سوران به هفره گریده ده هر وها ریاد نافورا چیاین کاردوخ و قندیله هم وقتی کو پدکه هیزن خواه شاندن هرمه بالافرین ارتشا ترکیه داگر کرد دست به بومبا باراندنا هرمه کرد ev yek jî di nava gelê Kurd de gumana pîlaneke dewleta Tirk û PDK tê pênasa kirin. Raya Kurdî bi fikara ku dewleta Tirk hewl dide bi destê PDK şereke navxwayî di nava gelê Kurd de derxîne. PDK hewldanên xwe yên guman li ser heyî hîna didûmîne. PDK niha jî biryar daye ku hinek hêzên xwe yên çiyayê Qereçoxê bişîne bala Kayetî. Li aliyê din sewqiyeta leşkeriya artêşa Tirka dagirker ya ji bo herêmê jî berdewam e. Ji deriyê İbrahîm Xelîliyê di navbera Başûrê Kurdistanê û Tirkiyê de neh bas derbasî Başûrê Kurdistanê bû. Tê diyar kirin ku di wan basan de leşkerên dewleta Tirk a dagirker hebûn. Welatiyan li deriyê Sînor narazîbûna xwe anîn ziman lê rastî gefa PDK hatin. Raya Kurdî ev demeke banga vekişîna hêzên koşandina herêmê dike. Ji ber ku vê yekê weke metirsiya çûrûskeke şereke navxweyî dibîne û banga hestiyar nêzîkî mijara bûyî nedike. Her roj ji aliyê sazî û dezgehên gelê Kurd yên çar parçeyên Kurdistanê banga ji şer dûr rawistiyan nê tê kirin. Îro jî di sud û heftî û du rojnamavanên Kurd bi daxuyaniyeke hevpar banga bi dawîkirina aloziyê kirin. Rojnamavanan daxwaza kişandina hêzên li zîna wer tê kirin û ev bang kirin. Em wekî rojnamavanên Kurdistanî bang li hêzên siyasî yên Kurdan hemûyan dikin ku bi ber pirsyarî tev bigerin, nakokiyên dilmis ji holê rakin û ji bo çareseriya mayîn de diyalogê pêk bînin. تماشاوان هجا میوان مل سروم جاره علی کریمی نویسکار و شروعکار سیاسی ژ لندن به مریه هر با طارق جوهر روزنامه‌نویس نویسکان ژ سلیمانی مریه دیسا او خالد قادر چالکوان سیویل جران یا مربه به ریاسکایبی شبا و خوش به طارق امجگل و دست بکن د مجارا کو آلوزی هیده جاره یکمین چاپمنی عربی جی بحثی دکید بیجه کو آلیین کردی کو کتنه نوا تفگره ین بحث باشوری کردستان دکه تایبت آلوزیا زینورت دبیجه کو هم وقتی تفگره دولت ترکیه و اف جوکی پلانه کی تزمان لی آلین باشورین کو هیز شاندنه و دره وکی تشته کی پر جریزه نیشان ددن اف مجار چی قاسی کو
مرۆڤ دەما بالاخوا بدێکێ bi plan dixuye ku çi qasî jî daxuyanî werin dayîn bêjin tişekî normal e. بەڵێ ئێوارەت باش زۆر سپاس بۆ جەنابەت بۆ بینەرانی ڕۆنایی تیڤ و هەروەها ڕێزوسڵاو بۆ میوانە بەڕێزەکان کاگالی و برادرانی تر لە ڕاستیدا جێگەی داخە ئێمە لە قۆناغێکی هەستیار کە هەرێمی کوردستان و ناوچەکە بە شێوەیەکی گشتی جیهان پێدا تێدەپەڕێ لە ناوخۆی هەرێمی کوردستاندا لە چەند هەفتەی ڕابردوودا جۆرێک لە گرژی سەری هەڵدایەوە بە تایبەتی لە بەهۆی جموجۆڵی ئەو هێزانەی کە بە ناوی هێزی سەر وەزارەتی ئاراستی ناوچەی پێکرا ئەمە هۆی کاردانەوە کە پێم وایە لەم قۆناغەدا کوردەوە نەبوو کە مەسەلەی هێز و لەشکرکێشی لە بەرامبەر یەکتری پەیڕۆ بکا بەڵکو هەر بابەتێک هەیە پێویستی بەوەیە پێشەوەی هێز بجوولێنرێ بە دانوستان بە لێکتێگەیشتن لە نێوان هێز سیاسەکان چارەسەر بکرا بواە. بەڵام بەداخەوە دیارە لە قۆناغێکی وا هەستیاردا ئەمە یەکەم جار نییە کە هێزە سیاسەکانی کوردستان ڕوبەڕووی یەکتر دەبنەوە هەرچەندە خۆشبەختانە هەست دەکەی لەم چەند ڕۆژەی دواییدا جۆرێک لە خاوبوونەوە لە پەیامی ڕاگەیاندن هەیە لە نێوان هێزە سیاسەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لەم هەفتەیەدا تۆزێک جەوەکە ئارامترە هەرچەندە بڕیار بوو دوێنێ یەکێتی و پارتی لە ئاستی مەکتەبی سیاسی بەیەکەوە دابنیشن بۆ گفتوگۆکردنی ئەو بابەتەوە و بابەتی تریش کە پێوەستی بە یەخستنەوەی نێوماڵی خۆمان بە تایبەتی هەماهەنگی نێوان ئەو دوو هێزە سەرەکی هەیە. بەڵام دیارە بەهۆی ئەوەی کە لایەنی بەرامبەر بە یەکێتی پارتی دیموکراتی کوردستان هەست وەکو ئەوەی لە میدیاکان بڵاو کرایەوە ئامادە نەبوونە قسە لەسەر ئەوە بکەن بابەتێک لە بابەتەکان مەسەلەی زیینی وەرتێ بێت بۆیە لەلایەن یەکێتی نیشتیمانیشەوە ئەوە ڕاگەیاندرا کە کۆبوونەوەیەکی مەکتەبی سیاسی لە ئاستێکی باڵا لە نێوان هەردوولادا بە پێویست نازانین ئەگەر هاتوو بۆ چارەسەرکردنی ئەو قەیرانە نەبێ کە بە ناوی لەشکرکێشی و هێز جوڵاندن بۆ ناوچەی زیینی وەرتێ کە بووە مای ئەوەی دوجار تورکیا ئیستیغلالی ئەو دەرفەتە بکە بێ هێزەکانی پەکەکە لەو ناوچەیە بۆمباران بکە و هەروەها بێ لە مەخموریش مەدەنیەکان لەوێ بۆمباران بکە و سێ ژنیش تێکۆشار و خانەوادەی کوردانی باکوورمان بەداخەوە شەهید بوون. ئەمانە هەمووی دەرەنجامی ئەو ململانە و ناکۆچانەیە کە لەنێوە خۆمان ئەمانە بۆیە تێپەڕاندنی ئەم قۆناغە ئاسان نییە. ئەو ململانەیە لە نێوان هێزە سیاسیەکانی کوردستان بە تایبەتی هەر چوار پارچەی کوردستان و بە گشت تایبەتتر باسی هەر سێ پارچەی باکوور باشوور ڕۆژهەڵات بکەین بەتەکید جانبێکی مێژووی هەیە و ڕێگێکی مێژووی هەیە بەداخەوە هەر لە 50 ساڵی ڕابردوودا ئەم ناکۆچیانە لە قۆناغێک بۆ قۆناغێکی تر بە شێوەیەکی تر زۆر جار بە دەستێوەردانی زلهێزەکانی دەروجیران ئێران تورکیا ڕۆڵی زۆر خراپیان هەبووە لەوەی کە ناکۆچەکانی نێوان کورد و نێوماڵی کورد بگاتە ئاستی تەقینەوەی شەڕ و ماڵوێرانی بۆ خۆمان. ئێمە هەمومان لە بیرمانە قۆناغێکی ڕەش لە هەرێمی کوردستان قۆناغی شەڕی ناوخۆیی 2094 تاوەکو 98 بوو کە دوجار بەهۆی ڕێکەوتنامەی ئاشتی واشنگتۆن لە نێوان مام جەلال و کاک مەسعود و وەزیری دەرەوەی ئەمریکا توانرا جۆرێک لە ئارامی بۆ هەرێمی کوردستان بگەڕێتەوە. بۆیە لەم قۆناغەدا خەڵکی کوردستان لەلایەکەوە نیگەرانن بەهۆی ئەو پەتایی کۆرۆنا لە ڕووی دەرونی خراپدا بوو، بەڵام ئەم جوو لە پێکردنی هێزەش و بەکارهێنانی دەسەڵاتەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەن لایەنە سیاسیەکانەوە یا هەندێک لایەنی سیاسیەوە بۆ فەرزکردنی جۆرێک لە هەیمەنەی خۆی و گۆڕینی جۆرێک لە تەوازنی هێزی سیاسی و سەربازی لە ناوچەکەدا من پێم وایە لەم قۆناغەدا جێگەی قبول نییە لەلایەن خەڵکی کوردستانەوە. خەڵکی کوردستان پێویستی بەوە نەبوو. ئێمە ئێستا کۆمەڵێک کێشەمان هەیە لە ناوچە کوردستانیەکان لە کەرکووک لە شنگال لە مەخمور لە خانقین ئەمانە پرسی گرنگن کە ئێمە دەبێت کاری لەسەر بکەین بە یەکگرتووی. ئێمە چی بکەین بۆ ئەوەی باری گۆڕینی دیموگرافی لەو ناوچانەی کوردستانی کە بە مادەی 140 ناوندراون ئەمانە چارەسەر بکەین، چۆن کێشەکان لە بەغدا چارەسەر بکەین، چۆن ئێمە ئاگامان لەوە بی لە بەغا حکوومەتێکی تازە پێک دێت لەوێ بێ فەریقێکی یەکگرتو بچین بەشداری بکەین، نەک لێرە ئێمە لە ناوە خۆماندا کێشەی تازە قوڵ بکەینەوە و دەستکێشی وڵاتانیش بکرێت بۆ ئەوەی جارێکی تر ئاستەنگ و ئاریش و جۆرێک لە ململانەی سیاسی و تەنیانەت بەریەکەوتنیش
خوانەکە لە ئایندەدا ڕوودا چووکە درێژە کێشانی ئەم دۆخە چارەسەر نەکردن و ئامادە نەبوون بۆ دانیشتنی گفتوگۆ لەسەر ئەو پرسانەی لە ناوخۆ هەیە من پێم وایە ئەمە سەر دەکێشێ بۆ ئەوەی کێشەکان بە هەڵپەسێرایی بمێننەوە و دەدەخولاتی ئیقلیمی و تەنانەت ناوچەیش لە هەرێمەکەدا لە مەودایەکی دوور یان نزیکدا بێتە ئاراوە. رێزار علی کەریمی هون جالی خۆ چاوە دەبینن یعنی داخواست تێنەکردن بانگین سازین کوردی سازی ئالیین سیاسی دیسا gelê Başûrê Kurdistanê têkirin ku divê ev alozî were çareserkirin lê li beramberî wê em dibînin ku di deriyê İbrahim Xelîl re sewqiyeta dewleta Tirk bi basan derbas be ev alozîya hey çi qasî mezin dike ev tevgera ku hey çi qasî ku daxuyanî werin dayîn bijin tiştekî normal e bi derbasbûna van leşkerên Tirk û sewqiyeta leşkeriya Tirk hûn çawa dibînin. ئێوارە باشە باوجان سڵاو بۆ خۆت بینەران میوانە بەڕێزەکەتان حقیقەت ئەوەیە کە ئەمە یەکەم جار نییە ئاخر جاریش نابێت حقیقەت ئەوەیە کە ئێمە دەبێت زۆر بە شەفافی قسە بکەین کە چیتر سیاسەتکردن و مەعاملەکردن لەگەڵ هێزەگەلی کورد لە پارچەکانی تر لەگەڵ میلەتی خۆمان لە باشوور چیتر بە لەسەر بناغە و لەسەر کۆڵەکەی درۆکردن جێبەجێ نابێت. حقیقەت ئەوەیە کە هەموو جارێک قەدەر ناقەدەرێک بەهۆی ئەو باڵا دەستەی کە پارتی دموکراتی کوردستان بە سەرۆکایەتی بارزانیەکان هەیەە ئەویش ئەوەیە کە لەگەڵ میلەتی خۆیان سەرڕازنی لەگەڵ میلەتی خۆیان درۆ دەکەن خەڵک دەگەوجێنن دەنا هەروەکە کاک تاریختی ئەو ڕۆکانە دەیان مەشاکلی گەورە مشکلی گەورەمان لە باشووری کوردستان هەیە هەر لە مەسەلەی کۆرۆناوە بگرە لە مەسەلەی ئابووریەوە بگرە لە مەسەلەی دابەزینی سیعری نەوتەوە بگرە لە زۆر مەسەلەی دیکەوە لە دواکەوتنی مەعاشی کارمەندان و مامۆستایانەوە بگرە بەس دەیان مەشاکلی گەورەمان هەیە ئەگەر ئەوانە بەڕاستی خەمخۆری میلەتبان لەگەڵ میلەت درۆزن نەبان لەگەڵ میلەت سەرڕازبان ئەو ڕۆکانە چه پێویستی بەوەی هەبوو بە بیانوویەکی مەسخەرە بە بیانوویەکی تەواو درۆ بڵێ ئەمن دەچم کڕۆنا لە زینی وەرتێ کۆنتترۆل دەکەم کاکە زینی وەرتێ هەموو عالم دەزانێت کوردستان بە عام دەچاو هەموو جیان کەمتر تووشی کڕۆنا بووە ئەوجار لە ناو کوردستانیشدا بە تایبەت شی و دەشت و دۆڵ و لادیەکان زۆر سالمتر و ساختر دەرچوون تا ناو شارەکان زینی وەرتێ چه پێویستی بەوەی هەیەکە ئەتۆ لەشکر بچێشی جا ئەوجار ئەگەر مەسەلە کۆنتترۆلی کڕۆنایە بۆ بە فەوجی هێزی پێشمەرگە و جارێک دەڵێ هێزی پارتی جارێک دەڵێ هێزی مشتەڕەکی لیوای یەکێتی و پارتی جارێک بەسەر وەزیری پێشمەرگەی دادێنی ئەم هەموو درۆ جەلەسەیە بەڕاستی لە پای چییە؟ حقیقەت ئەوەیە کە ئەوان پلانێکی گەورەتریان هەیە هەتا کورد لە ناوخۆی دەست و چاو و جۆی داگیرکەر بێت میلەتی کورد ناحەسێتەوە حقیقەت ئەوەیە میلەتی باشووری کوردستان هەتا ئێستا کوونە نەحەساوەتەوە 28 ساڵ 29 ساڵە حکوومەتێکی دیفاکتۆ هەیە لە باشووری کوردستان پارلەمانمان هەیە بەنێو کە کارتۆنیە حکوومەتمان هەیە بەنێو کە کارتۆنیە دوو حیزب سێ حیزبی ئۆپۆزیسیۆن و ئەوانەمان هەیە کە زۆربەیان دەست بەجێ دەستەمۆ دەکرێن لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە حقیقەت ئەوەیە کە ئێمە بە درێژایی ئەم ساڵانە هەرگیز نەمانتوانیوە سیاسەتێکی شەفاف سیاسەتێک دوور لە درۆ دوور لە موئامەرە بە پێشکەشی میلەتەکەمان بکەین بۆیە میلەتی کورد لە باشووری کوردستان هەتا ئێستاشی لەگەڵ بێت نەحەساوەتەوە و هەتا ئەوانش کار بەدەست بن ناحەسێنەوە بۆیە حقیقەت ئەوەیە ئەو ڕۆکانە هەرچی نوخبەیە هەرچی ڕۆشنبیرە دەبێ بێت و بە شەفافی لەگەڵ میلەت قسە بکە من زۆر دژی ئەوەم کە بێت وەکو ڕۆشنبیر و وەکو نوخبە وەکو ڕۆژنامەنووس بڵێن وڵا خەتای هەمولایە چێ وڵا دەبێ هەمولایە کۆتا بنەوەوانە ئەخت چی بووە لەوەتی هەیە من لە بیر بە دوای شەڕی یەکێتی و پارتی ئەو منتەقەیە دەدەستی برادرانی یەکێتیدا بوو هیچیش نەبوو منتەقەیەکە ئارام منتەقەیەکی سیاحی منتەقەیەکی خۆش و بە درێژایی ئەو ساڵانەش
گریلاکانی پەکەکە لەو سەرقەندیر و لەو سنووری ئێران و باشووری کوردستان بەڕاستی ئەگەر پاسەوان نەبوو بێتن بەڕاستی خەمخۆرێکی تەواوی میلەتی کورد بوون. هەر ئەو ڕۆکانە مەحافظی سولەیمانی قسە دەکا زۆر بە شەفاتی مەحافظ یانی دەوڵەت مەحافظ یانی حکوومەت بە ئاشکرا دەڵێ هەواڵانی پێشمەرگە گریلا لە پەکەکە لەسەر سنوورەکان یارمەتی ئێمەیان زۆر داوە لە هاتنی کۆرۆنا بۆ ناو باشووری کوردستان. ئەی باشە چت دەوێت لەوەی ئەی باشە کاتێک لە 2014 شەڕی داعیش خونی لە هەولێرێنا شەڕی داعیش هاتە تا ببیستەری ڕاش ئەدی ئەتۆ نەبووی کاک مەسعود. ئەمێ وەرن سەر vê mijarê em ê derfet bidin ji bo vê mijarê em ê li gel Rêzar Xalit Qadirî dewam bikin şeva xweş pê bixêr hatin. Rêzar Elî Kerimî jî anî ziman Rêzdar Nîçîrvan Berzanî dibêje ku dîsa tevgera li wê derê pir normal e û mijara korona ji bo tedbîran e. Niha eger ku mijar ji bo tedbîrgirtina li beramberî korona bin li wê derê çima bê kontrol basên dewleta Tirk di deriyê İbrahim Xelîl re derbasî nava axa Başûrê Kurdistanê nava gelê Başûr dibin ku li nava Tirkiye korona bi rengekî berfereh belav e. Rêzdar Xalit ger tu dengê me digirî em pirsa xwe dubare bikin. بەڵێ من ژۆم لە دەست ئێستا ئەگەر دووبارەی پێیتەوە سپاس. Belê di mijara Rêzar Elî Kerimî anî ziman ku dîsa ev mijarên ku alûziya li zînewertê derketiye dibêje ji bo tedbîrên li beramberî koronayê lê aliyê dinê em dibînin beriya di rojan basên ku leşkerên Tirk têdabin di deriyê İbrahim Xelîl re derbasî nava gelê Başûrê Kurdistanê têne kirin bêy kontrol û tê zanîn li Tirkiye korona heye. Ev çi nakokiyekî ku di daxuyaniyê de derdikevin ger ku mijar bi rastî ji parastina gelê Başûrê Kurdistanê ji koronaye. بەڵێ زۆر سپاس بۆ تۆ سپاس بۆ میوانانی بەرنامە. ڕاستی پلانی نەگریستی دەوڵەتی تورک بۆ هەموو کوردێک ڕۆشنە یعنی تورک تەنها جارێک ئێستا نییە پلانێکی داگیرکاری فراوانە لەسەر میلەتی ئێمە و کار دەکا بۆ ئەوەی هەموو دەستکەوتێکی کورد هەموو ڕەنگێکی کورد هەموو مافێکی کورد هەموو دەرفەتێکی کورد لەبار بەرێ بۆیە ئەمە بەشێکی تەواوکاریە لە پلان و داگیرکاری دەوڵەتی تورک کە کار دەکات بۆ فراوانکردنی داگیرکاری خۆی و مەسەلەی زیینی وەرتێ هەرچەنێ مەسەلەیەک نییە پەیوەند بە زیینی وەستەوە بەتای ئەوەی ئەمە پەیوەندە بە دۆسیەکی گرنگی نیشتیمانیەوە کە ئێستا دەوڵەتی تورک بە ئامانجی گرتووە لێرەوەیە ئەرکی خەڵکە ئەرکی ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنیە ئەرکی خەڵکانی نیشتیمانی و نەسەوەییە درک بەو مەترسیە بکەن و هەمومان پێکەوە لە ئاستی جڤاکیدا لە ئاستی خەڵکدا بتوانین ستارێکی مەدەنی دروست بکەین و ئەو مەترسیە بۆ خەڵک ڕوون بکەینەوە بەڵێ کە ئێستا دەوڵەتی تورک لە مەرزی ئیبراهیم خەلیل دێتە ناو هەرێمی کوردستانەوە و خۆشتان دەزانن یعنی ئێمە شتێکی تازە نییە چەندین بارەگا و مۆڵگەی سەربازی دەوڵەتی تورک و دژمنانی گەلەکەی ئێمە لە هەرێمی کوردستان هەنا و ئەوە لە عەفرینەوە دێت و یعنی داگیرکاریی گەلێک فراوانە و کار دەکات بۆ ئەجندایەکی ئێجگار مەترسیدار لەو کۆناغا هەستیارەی گەلەکەمان بۆیە دەبێت میلەتی ئێمە میلەتێکی هوشیار بێ و گەلی ئێمە لە مەترسیەکە تێبگا و گەلی ئێمە ئەوە بزانێت کە توشمن تەنها بە شوێنێک ناوەستێ یعنی هەواڵی بەڕێز ئێمە مەسەلەی عەفرین مثلەن گەڕینەوە بۆ دۆستەی عەفرین دەبینین پەلامار و داگیرکاری دەوڵەتی عەفرین سەرەتا مثلەن کە دەستی پێکرد کە خەڵک و خەڵکانی نیشتیمانی هاواریان دەکرد ئەمە پلانێکی داگیرکاریە بۆ گۆڕینی دیموگرافیای ناوچەکە لەوێ ڕاهاتە سەر گرێستی لەوێ ڕاهاتە سەر سەرەکانی لەوێ ڕائێستا بە سرودی نیشتیمانیان داوای و پلانی داگیرکاریان هەیە بۆ هەرێمی کوردستان و ئەوان خۆیان بە خاوەنی بە حسابی ئەوان ئەو پلانی داگیرکاریان بە پلانێکی شۆڤێنی دەوڵەتی عوسمانیە بۆیە دەبێت گەلی ئێمە ئەم مەترسیە درک پێکا و من پێم وایە ئێستا گەلی ئێمە لە بەرامبەر قۆناغێکی مێژوویدایە یعنی زیینی وەرتێ پەیوەندە بە هەڕەشە بۆ سەر قەندیل و هەڕەشە بۆ سەر قەندیل دەواازە دەکاتەوە بۆ ئەو هێڵە داگیرکاریە فراوانەی دەوڵەتی تورک کە مەبەستێکی گەلێک فراوانی هەیە کە پەیوەندە بە سلێمانیەوە پەیوەندە بە هەولێرەوە پەیوەندە بە دهۆکەوە پەیوەندە بە نەک هەر کورد لە باشووری کوردستان
لە ڕاستی پەیوەندە بە هەموو دەستکەوتێک مافێک یانێک هەوڵێکی میلەتی ئێمە لە هەر شوێنێکەوە بێت گرنگە میلەتی ئێمە یەکڕیز بێت بۆ دەرخستنی ئەم مەترسیە گرنگە میلەتی ئێمە گەلی ئێمە لە بەرامبەر مەترسیەکان هەڵوێز وەرگێ و گرنگە ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی ئێمە بەبێ جیاوازی هەوڵ بدەین شاری مەدەنیمانە بێت بۆی بتوانین سنوورێک بۆەوە دابنین دۆخی هەرێمی کوردستان ئەوە ناخوازێت دۆخی گەلی ئێمە لەو کۆناگەدا ئەوە ناخوازێت هەواڵ ئێمە لە بەرامبەر کۆناغ و هەلومەرجێکی ئێجگار تایبەت و مەترسی داین ڕاستە مەسەلەن تۆ کۆرۆنا و بەهانە بۆ کۆرۆنا نییە بۆ داگیرکاری و بۆ بزاوگەی زیادکردن لە شوێنێک کە وەک هەواڵانیش ئاماژەیان پێدا ئێستا لە هەرێمی کوردستان مەسەلەن سەرکەوتن بەسەر ڤایرۆسی کۆرۆنا خەریکە ڕابگەیەندرێ و ڕاستی مەترسیی وا لە گۆڕێ نییە کە پەیوەند بێت بە مەترسی کۆرۆناوە نەخێر ئەمە پلانێکی داگیرکاریە و نەخێر ئەمە هەڕەشەیە بۆ سەر میلەتی ئێمە و ئەمە هەڕەشەیە بۆ سەر ئەو خەتە نیشتیمانی نەتەوەیەی کە ئێمە دەمانهەوێت وەک خەتێکی نیشتیمانی هەموو کەسانی شۆڕژگێر هەموو ئەوانەی کە دڵیان بۆ ئەم نیشتیمانە دێشێ لە ساییدا کۆ ببنەوە ئەمە هەوڵە بۆ ترازان و ئەمە هەوڵە بۆ دووبەرەکی و ئەمە لای خۆمان دەڵێن دنەدان ئەمە دنەدانە بۆ دوو ئیدارەیی و بۆ شەڕی براکوژی و بۆ لەباربردنی ئەو دەستکەوتانەی کە بە خوێنی هەزاران شەهید و پێشمەرگە بەدەست هاتوون. رێزدار تارق مژارە کۆرۆنا دە دیسا ئەم بینن زمان ji ber ku henceta şandina leşkeriyan pêşmergan ji bo zînewertê ev e dewleta Tirk dema ku van leşkerên xwe derbas dike ji bo gelê Kurd ne tenê mijara korona dijmine dewleta Tirkî dijmine lê derbasî nava gelê Başûrê Kurdistanê têkirin divir de aliyên siyasî berpirsiyatiya wan çi ye ji bo ku gelê Başûrê Kurdistanê ji dagirkeriyê biparêzin بەڵێ لە ڕاستیدا ئەرک و بەرپرسیارەتی هێزە سیاسەکان ئەرک و بەرپرسیارەتێکی گەورەیە لەم دۆخەدا بە تایبەتی مەسەلەی دەستێوەردانی وڵاتان ئەوەی کە زۆر زەختی لەسەر دەکرێتەوە ئەوەی زۆریش جێپەنجەی لە ناو خاکی هەرێمی کوردستان هەیە و جێدەستی دیارە بوونی هێزی تورکیا چەند سەربازگەیەکی تورکیا لە دوای نەوەتەکانەوە دوای شەڕی ناوخۆوە هاتوون بۆ پشتیوانیکردنی لایەنێک لەلایەنەکانی شەڕی ناوخۆ کە پارتی دیموکراتی کوردستان بوو تا ئێستاش بارەگاکانیان ماون هەرچەندە پەرلەمانی کوردستان لە 2004 واتە دوای ڕوخانی ڕژێمی سەدام بەنامەیەکی ڕسمی داوای لە حکوومەتی تورکیا کرد هێزەکانتان بچێشنەوە سوپاسان دەکەین ئەو هێزەی ناردبووتان بە ناوی هێزی پاراستنی ئاشتی ئەوانە بگوازنەوە بۆ تورکیا پیسمان پێنمە سوپاسان دەکەین بەڵام تا ئێستا نەکەر ئەو هێزە نەگوازرایەوە نەگەڵ سەربازگایانە دانەخرا بەڵکو سەربازگەی زیاتریش کراوەتەوە و هەروەها تورکیا بە بیانوی بوونی هێزەکانی پارتی کرێکارانی کوردستان لە ناوچەکان و بوونی چالاکی لەسەر سنوور ئەما دەکاتە زەریایەک و بیانوەیەک بۆ ئەوەی ناوە تەواجودی خۆی لەو ناوچەیە زیاد بکات بۆیە من پێم وایە ئەرک و بەرپرسیارەتی حزبە سیاسیەکان لە چوارچەوەی دامەزراوەکانی حکوومەتی هەرێم و پەرلەمانی کوردستاندا دەبێ کاری لەسەر بکرێ نەک لە دەرەوە ئەو هێزە سیاسیانەی لە دەرەوەی پەرلەمان و مؤسساتی ڕسمین و حکوومەتیان بەدەستەوە نییە من پێم وایە کاریگەریان ناڵێم نییە بەڵام لە ڕووی جواجی نیشتیمانی و مەدەنیەوە دەتوانن چالاکی بکەن بەڵام لە ڕووی کاریگەری لەسەر بڕیاری سیاسی و کاریگەری لەسەر تورکیا و گشارکردن بۆ سەر تورکیا و بۆ کشانەوەی هێزەکانیان و دەستێوەرنەدان لە دۆخی ناوخۆی هەرێمی کوردستان ڕۆژانە ئێمە دەبینین هێزەکانی ئاسمانی تورکیا گوندەکانی کوردستان و شوێنی ئاوارەکانی باکوور تۆپباران دەکەن و خەڵکێکی زۆر لە مەدەنی دەبێت بە قوربانی بەڵام تا ئێستا نا کاردانەوەیکی وامان بینیوە لە حکوومەتی فیدرالی و لە حکوومەتی هەرێمیش کە ڕێگریەک دابنێ لە بەردەم ئەم پەلامارانەی تورکیا بۆ سەر خاچی هەرێمی کوردستان و سەروەریەکانی هەرێمی کوردستان بۆیە من پێم وایە ئەم ئەرک و بەرپرسیارەتی پەرلەمان و حکوومەتی هەرێمی کوردستان و سەرۆکایەتی هەرێمە کە لێرە بە دواوە ڕێبەوە نەدا تورکیا وڵاتێکی گەورەی دراوسێ هەرێمی کوردستانە ئێمە ڕاستە بەرژەوەندی هاوبەش هەیە و پێویستیش ئەو پەیوەندیانە هەبێ بەڵام ئەو پەیوەندیانە نابێت لەسەر حیسابی سەروەری و سیادەی هەرێمی کوردستان و بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستان و براکانمان بێ لە پارچەکانی تری کوردستاندا ئەمە خاڵێکە دەبێت ئێمە وەکو پلانێکی استراتیژی وەکو خاڵێک وەکو بەرنامەیەکی نەتەوەیی کاری لەسەر بکەین و
ڕێگە نەدەین کە وڵاتانی دەرودراوسێ ناکۆچەکانی ئێمە بقۆزنەوە. مەسلەی ئەو گریژانەی بەم دوایە دروست بوو مەسلەی کۆرۆنا، من پێم وایە کۆرۆنا لە هەرێمی کوردستان وەکو کاکالی ئاماژەی پێکرد لە هەرێمی کوردستان باشتر لە شوێنەکانی تری دنیا کۆنتترۆل کرا و تواندرا زالبین بەسەریدا و کاریگەریەکانی کەمتر بوو، زیانەکانی کەمتر بوو. من پێم وایە کۆرۆنا لە زینی وەرتەوە نایە بۆ هەرێمی کوردستان. کۆرۆنا بەهۆی هاموشۆی گەشتیاران و بەهۆی فرگەکان و فڕۆکەخانەکان و گەشتی زۆر لە هەرێمەوە بۆ دەرەوە بۆ لە دەرەوە بۆ هەرێمی کوردستان ڕەنگە ئەوە دەواازە بوو بێ کە ئەمانش کۆنتترۆلکرا. من پێم وانە لە زینی وەرتەوە خەڵکێکە بێ و کۆرۆنا لەوێ بە لەشکری کۆرۆنا هجووم بکەوت بێ بۆ هەرێمی کوردستان. ئەمە خاڵێکە بیانوویەکە لایەنێکی سیاسی ڕەنگە بەکاری هێنابێ بۆ ئەوەی هێزەکانی جموجۆلی پێ بکاتون و لە ناوچەکەدا. بۆیە ئەگەر نیەتێکی باشی شەبوو بێ دۆخەکە و تەوقیتەکە تەوقیتێکی خراپە بۆ جوولە پێکردنی ئەو هێزە. و هەروەها لە بیرمان نەچێ هەرێمی کوردستان هەرێمێکە دابش کراوە لەسەر دوو هێزی سیاسی، دوو زۆنی واقع لە هەرێمی کوردستاندا لە دوای شەڕی ناوخۆکە دروست بووە، زۆنی زرد، زۆنی سەوز. هەر هەرێمی کوردستان هەر سیاسەتێکی سەربازی، سیاسی، ئابووری، هەواڵگیری یاخود هەر بابەتێکی تر ئەمە پێویستی بە هەماهەنگی و لێکتێگەیشتن و شەراکەتی حەقیقە و ڕاستەقینی هاوبەشی بڕیاری چارەنووساس هەیە لە نێوان یەکێتی و پارتی. ناکرێ ئەوانە لە بڕیاری چارەنووساس کە پەیوەندی بە ئەمن و ئاسایشی هەرێمی کوردستانەوە هەیە یەکتری ئاگادار نەکەنەوە و بەجیا هەنگاو بنێن چ لەگەڵ بەغدا بێت، چ لەگەڵ ئێران بێت، چ لەگەڵ تورکیا بێ یاخود لەگەڵ هاوپەیمانی نێودەوڵەتی بی لە شەڕی دژی داعشدا. بۆیە ئەم نەمانی ئەم هەماهەنگیە و هەروەها هاتنە پێشەوەی کۆمەڵێک کادیر و سەرکردەی تازە و گۆڕانکاری لە کارکتەرە سیاسیەکانی تەقلیدی لە هەرێمی کوردستاندا ڕەنگە ئەمانەوەی کردبی هێزە سیاسی سەرچەکان بە تایبەتی یەکێتی و پارتی لەم دۆخەدا زیاتر گرژیان پێوە دیاربی، زیاتر لێک دوورکەوتنەوە. ئەمەش دەگەڕێتەوە بەشێکی بۆ کەم ئەزمموی ئەم سەرکردانەی کە تازە هاتوونەتە پێشەوە و هەروەها هەوڵ و بەرنامەی هەندێک لایەن بۆ پاوانکردنی جمگەکانی دەسەڵات لە هەرێمی کوردستان بۆ جێبەجێکردن و تێپەڕاندنی هەندێک ئەجندەی حزبی کە لە بەرژەوەندی لایەنێکی سیاسیدا بێ کە ئەمەش پێچەوانەیە لەگەڵ ئەو دروشم و داواکاریانەی کە ئێمە دایم لە بەغدای دەیکەین. ئێمە هەموو شەکری گەلی کوردستان و هێزە سیاسیەکانمان داوا دەکەین بەغدا وەکو شەریکێکی ڕاستەقینە مامەڵە لەگەڵ کورد بکە. کورد و عەرەب لە عێراق شەریک بن لە بڕیارە چارەنووسازەکاندا بەبێ کورد بڕیاری چارەنووساز وەرنەگیرێ. کەواتە ئێمە مادام داوای یەکەڵوێستی دەکەین، داوای شەراکەت لە بەغدا دەکەین لە بڕیاری چارەنووسازدا، لە هەرێمی کوردستانیش ئەم دوو هێزە یەکێتی و پارتی پێویستە بڕیارەکانیان چارەنووساز بێ و بە هاوبەشی وەربگیرێت. ناکرێت تۆ هەوڵ بدەیت دەسەڵاتی حکومڕانی لە هەرێمی کوردستان و دامەزراوەکان هیچ لایەنێک یا هیچ وەزیرێک یا هیچ فەرماندەیەک یا هیچ سەرۆک وەزیرانێک لە بەرژەوەندی حزبەکەی خۆی بەکاری بێنێ. ئەوە خاڵێکە کە پێویستە بە خۆداشونەوەی لەسەردا بکرێ و هەوڵ بدرێ نێوماڵی خۆمان یەخینەوە لەم قۆناغەدا. ئێستا کە خەڵکی کوردستان چاوی لەوەیە کێشەکانی دارایی ئابووری موجەی بۆ چارەسەر بکرێ. نەوت گەیشتۆتە ئاستێک دەتوانین برین لە زۆر وڵاتدا ئێستا نەوت بە بەلاش دەفرۆشێ کەس نایکڕێ. کەواتە ئێمە ئەو چەکەی لەدەستمان وەکو هەرێمی کوردستان بۆ بەهێزکردنی ئابووریەکەمان ئێستا چەکەکەمان لەدەست داوە تاکە دەواازەیە کە ماومانە لەگەڵ بەغدا لە پێکەنانی ئەو حکوومەتەی کە لە بەغدا لە چەند ڕۆژی داهاتوودا پێک بێ ئەوە چارەنووسازی بۆ ئێمە. بۆیە گرنگە لەم دۆخەدا ئێمە گرشەکانی ناوخۆ کەم کەینەوە، یەکێتی و پارتی هەوڵ بدەن ئەم بابەتەی زینی وەرتێ و هەر شوێنێکی تر لە ئایندەدا دووبارە نەکەنەوە. ئێمە لە شەڕی ناوخۆ تەجروبەی ناخۆشمان هەیە، کەپچی حەمەداغەمان هەیە، کلااو قاسممان هەیە. بەێ ڕێزدار تارق ئەv ئالوژەیە کو هەیە ژەعالی هەنێک gelek siyasetmedar ve bi vî rengî tê şirovekirin ku êdî ger ku ev alûzî dewam bike ev destkeftiyên gelek Kurdî ji holê rabin ji başîrê Kurdistanê. Rêzdar Elî Kerimî we behse dîsa tevgera Daişê kir. Ev xeteriya ku Daişê li ser gelê başîrê Kurdistanê û gelê Kurd çêkir çi qasî cudaya ji tevgera dewleta Tirk ya kunha çê dibe û rewşa kunha derdikeve holê. منم کاکە لەگەڵ من قسە دەکەیت؟ بەلێ ji bo ye. زۆر سوپاس ئەڤازجان. مشکلی گەورەی بە خەڵکی باشوور میلەتی باشوور لە ئەوەدایە کە هەمیشە و دایم هیچ شتێک لەوە پیستر و خەتەرناکتر نییە. کاتێک دزێک دێ بۆ ماڵی تۆ لە ناو ماڵی تۆدا هاوکاری هەبێت، ئەمە بە درێژایی مێژوو هەر لە 64 و 63ەوە من تاقیبی سیاسەتەکانی
بنەماڵەی بارزانانی بکردو با نەڵێین پارتی چونکە حقیقەتەوەیە پارتی وەکو حیزبێکی سیاسی مدرن وێنا ناکرێ حیزبی سیاسی وانییە کە بڵێ وەکو حیزبێکی سیاسی مدرن دەتوانێت جێگۆڕچێ بکە بە سەرکردەکانی پارتی ینی بارزانانی لە 63 و لە 64ەوە ئەوانە بەغێرز خۆیان شەرعیەت بۆ کەس ئەوە نابینن و لەم هەمووی گەورە مهمتر ئەوەیە کە بە درێژایی ساڵانی 60ەکان دواتر حەفتەکان هەمیشە و دایم ئەوانە چاو و جۆ و دەست و پێی داگیرکەر بوون کە ئەو کات ئێران بوو ئێستا بە دوای ئەوەیدا کە ڕاپەڕین کراوە لە کوردستان حکوومەتێکی دیفاکتۆ دروست بووە ئەوە بە ئاشکرا دەبینین کە ئەوانە چاو و جۆی دەوڵەتی تورکن ئەگەر هەر کوردێک هەر کەسێک هەر ڕۆژنامە نووسێک هەر نوخبەیەک شک و گومانی لەوەی هەبێت کە گەورەترین و پیسترین دوژمنی کورد دەوڵەتی تورکیایە بە تایبەت ئەوەی کە دوای ئەوەی کە حیزبەکەی ئۆردۆغان دەسەڵاتی لە تورکیا گرتووە ئەم پێم وابێت هیچ لە سیاست هیچ شتێک لە واقع بینی تێناگا فقط و فقط ئەوە کۆیلەکانن کە ئەوەندەیان دراوەتێ ئەوەندەیان پول و پارە دراوەتێ لە دەوروبەری بارزانی وەکو مستەشار وەکو نازانم چی وەکو نوخبە وەکو ڕۆژنامە نووس دێن و دەچن وە تەئیدی ئەو سیاسەتە دەکەن وە شەرعیەت دەدەن بەو سیاسەتەی کە سیاسەتەکە کوردی نییە سیاسەتەکە سیاسەتێکی داگیرکەرانەی تورکیایە ئەمن داوا دەکەم لە خەڵکی باشووری کوردستان بە تایبەت کە دەڵم خەڵک ینی نوخبە ینی ڕۆشنبیر ینی ئەوانەی کە ئەمڕۆکانە دەتوانن بەنێو خەڵکدا تەسیریان هەبێ قسە بکەن بێن بە شەفافی قسە بکەن ئەوە نایخواچی دیکە بڵێن باپەکەکەش بکشێتەوە و پارتیش بکشێتەوە و هەموو خەتای هەرسێکیانە نەخێر خەتا و مەتانیە دەگۆڕەدا تا 3 ڕۆژ لەوەی پێش تا هەفتەیەک لەوەی پێش زینی وەرتێ لەو پەڕی ئارامیدا بەهارێکی خۆشی خۆی دەگوزەران بۆچی لە ناکاو جا ئەوجا کە چوشی ئەوەندە غیرەت نییە ئەوەندە جورئەت نییە بە ئاشکرا بە میلەتەکەت بڵێ کاکە ئەمنم کە چوومەوێ ئەمن هەمووی ئەوانە شانەکەی دەسەری وەزیری پێشمەرگەدا دەشکێنم حەقوا بوو وەزیری پێشمەرگە ئەو موعامەرەی قبول نەکردایە کە بەنێویوی ئەوە جێیشتۆتە ئەوێ بۆیە حقیقەت ئەوەیە کە ئێمە هەتا کوودێ دەستی دوژمن چاوی دوژمن لە ناو ماڵی خۆماندا هەبێت هەموو ڕۆژێ داعیشێک شەنگارێک مەخمورێک زینی وەرتێک دەبینین ئەخە کاکە وەرن حساب بکەین باخ بە کوردی پێکەوە قسە بکەین بە کوردی لە شێستەکاندا ئەوە ئەو وەزع بوو کە ئەوانە هیچ کەسیان قبول نەبوو هیچ کەس تاقە هێزێک هەبوو دەنێو خۆیاندا بوو پیان دەکوت باڵی مەکتەبی سیاسی هەمووانی ڕاونا هەمووانی دەرکرد بۆ دیوی ئێرانە ئەتۆ وەرە ئێستا کوونە پێم بڵێ ئەلەو هەموو ساڵەیدا کە حکوومەتێکی خۆجەیی لە باشوور هەیە پارتی دموکراتی کوردستان یا باشتر بڵم بنەماڵەی بارزانی لەگەڵ کام حیزب لەگەڵ کام هێز شەڕیان نەکردووە کامیان قبوڵە ئەگەر مەبەستیان ئەوەیە کە تاقو تەنیا خۆیان چۆقا و هەموو شتێکی ئەم کوردستانەی بن سەرسەر و سەرچاوم وەرن بەڵام نۆکەر و کۆیلەی داگیرکەر مەبن بەسەر چاو میلەت قبولتان دەکا بەڵام حقیقەت ئەوەیە کە ئێوە خەمخۆری میلەت نین ئێوە سیاسەتی میلەت بەڕێوە نابن ئێوە سیاسەتی دەوڵەتێکی داگیرکەر بەڕێوە دەبن بۆیە من لەوە تووڕەم لەوە ناڕەحەتم کە خەڵک ئەم فەرق و جیاوازیانە ناکا لە وەختی وادا بۆەوەی کە لایکیان زۆر بۆ بێ بۆەوەی کە نۆعێک پۆپۆلیزمێکی جاهیلانە و ڕێکەوتووە کە کەس دڵی نێشە نەخێر ئەمن دەست لەسەر برینەکە دادنێم و پێشم خۆشە دڵیان بێشێت کاکە ئێوە لەوەتی هەن لە شۆڕشی ئەیلولەوە کە بەدیوی خۆتان ناوتان ناشۆڕشی ئەیلول کە هیچ شتێک نەبوو بەغیرەت ئەوەی کە هەڵەیەکی گەورە کرا کە شەڕ لەگەڵ دەوڵەتی عێراقی لەگەڵ عەبدولکەریم قاسم کە بۆ یەکەم جار سەرکردەیەکی دەوڵەتێکی داگیرکەر هات قبولی کرد کە عێراق لە دوونەتەوەی کورد و عەرەب دروست بووە پێکاتۆ ئێمە هاتین شەڕی ئەو مرۆڤەمان کرد دەنا ئەوێ هەمووی لە پێناوی بەرژەوەندی خۆیاندا بووە دەنا ئێوە چۆن دەتوانن ئەو ڕۆکانە ئەم هەموو دیە لاو نازانم قەسر و قسوور لە ئەمریکا و لە ئەوروپا هەموو تاوەسەر یەک ناوە هاتون تەماحتان دەمەعاشێکی چوارعانەیی میلەت و مامۆستایەکی بێچارە و فەقیر و هەژاری میلەتی کورد کردووە ئەخر تاکەی دەیبن تاکەی دەیدزن ئەمن دەڵێم شەڕی وەرتێ هیچ مەشروعیەتێکی نییە یەک مەشروعیەتێکی نییە پەکەکە حەقی خۆیەتی پەکەکە گریلا حەقی خۆیەتی لەم کوردستانەدا بژی
ئەرێ بۆ دەبێ بە درێژایی مێژوو هەموو پارچەکانی تری کوردستان هەموو حیزبەکانی دیکە حتا بە یەکێتیشەوە دەبێ بە قوربانی پارتی بێ دەبێ لەبەروی ڕعایەتی بکە لەبەر چی دەبێ ڕۆژهەڵات خەباتی خۆی وەلا بنیە لە پێناو خەباتی بارزانیدا یا لە پێناوی باشووردا یا پەکەکە ئەو ڕۆکانە بڕوا خۆی تەسلیمی تورکیا بکاتەوە شاخێکی بەدەستەوەی ئاخر کاکە ئەگە تۆ زینی وەرتێ بکەی کاروخ لەگەڵ قەندی لێک زیادەکەیەوە ئەخر ئەمە چێ دەڵێ ئەتۆ دوای وەی کە زینی وەرتێتگر پشتی یەکێتی ناگری ئەخە خۆکاکە قەڵات زێ دوو هەنگاوە ئەگە قەڵات زێتگر ینی یەکێتیت گرتووە ئەدی کاکە ئەتۆ کە کار و خودگر ئەدی یەکێت ئەدی پێم ناڵێ پەکەکە دەبێت چ بکە پەکەکە بچێ بە کۆمەڵ سێ تەسلیم بێتەوە کاکە یعنی ئێوە ئەوەندە کاڵفامن کە دەتان هەوێ هەموو پارچەکانی کوردستان دەست لەسەر دەست دابنێن چەک دابنێن دابنیشن تەنیا بۆ ئەوەی کە سیاسەتێکی ناڕوون ناشەفاف پڕ لە دزی پڕ لە درۆی بنەماڵەی بارزانی بێنی بزانین چی بەسەر دێت نەخێر میلەتی کورد دەبێ وریا بێ ئیجازە بۆی نەدا. رێزار قادر ئەv مژارە و هەر دەولەتا ترک حەنجەتێکی دیبنە گەرک و پەکێکێ نەبە وەی حەنجەتێکی دنێ نەدی تەژ بۆ و جارکردنی ریشی باشووری کوردستانی دەستکەفتین گەلێ کورد بکێ و ئالیین سیاسی هەنێک دەردەکەون دەبێژن پەکێکێ سەدەمە و دەولەتا ترک ئێریشی باشووری کوردستانە دیکە. بەڵێ ڕاستی باشترین نمونە هەر خۆ کاتی ڕیفراندۆمەکەیە یعنی خۆ ئێمە کە بگەڕێنەوە بۆ ڕیفراندۆم پێم وایە وانەیەکی زۆر گرنگ و ڕوویەکی زۆر باشی دەوڵەت و پلانی نەگریستی دەوڵەتی تورکیا دەخاتە ڕوو باشە خۆ لە ڕیفراندۆمدا پەکەکە بوو کاتێک دەوڵەتی تورکیا و ئەردۆگان هەموو ڕۆژ هەڕەشە و هەموو ڕۆژ لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن سەرانی کوردی بە دەرەبەگو بوونی کوردی بە بوونێکی زیاد و هەڕەشەی لە ناوبردننی هەموو شتێک دەکرد بە ناوی گەلی کوردەوە ئایا ئەم کاتە پەکەکە بوو ئایا ئەم کاتە پارتی کرێکاران بوو نا ئەمە پەیوەندی بە پارتێکی سیاسیۆ نیە هەواڵ وەک هەموو کوردێک دەزانێت ئەمە پلانێکی داگیرکاریە و مەبەست گەلە مەبەست میلەتێکە مەبەست کوی نەتەوەیەکە یعنی ئەردۆگان مەبەستێتی نەتەوەیەک ئەگەر نەک لە سەرزەوی ئەگەر لەسەر مەریخ و لەسەر هەرکارەکانی تریش بێ مافی هەبێ و کیانێکی هەبێ لەباری بەرێ بۆیە ئەو کار لەسەر شکانی تۆی میلەتی ئێمە دەکات و مەسەلەی هاتنی بۆ زینی وەرتێ و قسەکردن لەسەر پارتی کرێکاران جگە لە پاساوێکی بێبنەما شتێکی دی نییە ڕاستی ئێمە دەیان بەڵگە و بەسەدان کاتە خۆ یعنی دەوڵەتی تورک هەر لە سەرەتای دنیاتیەوە لەوەتی دروست بووە تا تەواوکاری ئێستای ئەردۆگان کە تەواوکاری فاشیزمی ئەتاتورکە ئەمانە خۆشتێک نییە لەلایەن ناوی زمان و ناوی ماف و ناوی شتۆی میلەتێک بێ تای ئەوەی ئەوان ئیش لەسەر سڕینەوەی دەکەن زینی وەرتێ ئێستا بۆتە خاڵێک دەوڵەتی تورک دەیهەوێ ئەم دەرفەتە کۆزێتەوە و کاری تێدا کردووە لە پشت ڕاستی ئەم سیناریۆیەیە بۆی کار لەسەر ترازان و کار لەسەر لەباربردننی هەموو شتێک بکاوە ئەوێ کاتە ڕێڕەوێت بۆ داگیرکاری قەندیل بۆ داگیرکاری باشووری کوردستان هەر بۆیە دێمەوە سەقسەکەی ڕابردوو گەلی ئێمە پێویستە لەم کۆناغەدا هوشیار بێت و ئەم هوشیاریە هەر لای پارتی سیاسی و چالاکوان و شلۆڤەکاری سیاسی نییە بەتای ئەوەی ئەم هوشیاریە بێتە ناو شەقام و خەڵکی سڤیلی ناو بازارەوە کە تێبگا بە ترسێکی جددی لە سەرگەلی ئێمە هەیە کاتێک ئێمە خەڵک زینی وەرتێ داوا دەکات ئاسایی بکرێتەوە هێزەکانی پێشمەرگا بگەڕێنەوە بۆ دۆخی پێش کۆرۆنا چونکە خەڵکی ئەوێ ژیانی ئاسایی خۆیان کردووە ڕاستی هیچ مەترسێک لەسەر ئەم ناوچەیە نەبووە نە ناوچەیەکی سنووریە نە ناوچەیەکە وەکو هێندێک شرۆڤ بەکار دەڵێن و ویستیان مەسەلەن لە تورکیا نزیکە لە سنوور نزیکە ناوچەیەکە خەڵکەکەی تەریکی ئاژەڵداری و کشتتوکار و ناوچەیەکی هێمن و ئاسایی بووە وە خەڵکەکەی یەکێکە لەو خەڵکە شۆڕژگێرانەی کە خوێنی زۆری بۆ ئەم نیشتیمانە بەخشیوە و دەشنەوێ لێرە پێت بڵێم خۆشبەختانە ڕایەکی هاوبەش لە ناو خەڵک بەگشتی هەیە بە تایبەت لەو دەڤەرە کە دوور لە هەموو ئامانجێکی سیاسی یعنی دوور لە هەرچی کارتێکی سیاسی لای خەڵک وەک خەڵک خۆی بە تایبەت خەڵکی بە شەرەفی زینی وەرتێ و دۆڵی شاورێ و ئاکۆیان و دەڤەری ڕافەرین ئەم دەڤەرە بەگشتی ڕایەکی هاوبەشی جددی هەیە لە ناو خەڵکدا کە ئەم ڕەوشە قبول نەکا و لە بەرامبەر ئەو ڕەوشە دەنگی هەبێ و پێشتر کەیان ئاراستەی
زینوی وەستێکراوە و پەیام ئاراستەی ڕای گشتی کراوە کە خەڵکی بە شەڕەتی ئەو ناوچەیە داوا دەکات ئەم دۆخە ئاسایی بکرێتەوە و هەر لە پەیامەکەی ئەوانیشدا ئەو مەترسیە ئاماژەی پێکراوە کە دوشمنانی گەلی ئێمە کار لەسەر ئەم ناکۆکیە دەکەن و ئەم ناکۆکیە دەیانەوێ بیقۆزنەوە بۆ تەواوکاری پلانی داگیرکاری و پلانی نەگریستی خۆیان بۆیە هەڵوێز وەرگرتن وشیاربوون لە بەرامبەر دۆخەکە تێگەیشتن لەو شتانەی لە پشتی پەردە دەگوزەرێ ڕاستی پێویست دەکات بێتە ناو بازنەکانی خوارێەوە ئەمە پەیوەندی بە چارەنووسی ئێمەوە هەیە و هەواڵ ببوورە من بەپێی ئەوەی لەو ناوچەیە دەژیم یعنی ئەمە پەیوەندی ئەمە ژیانی خەڵک یعنی ئابووری خەڵک هێمنی خەڵک ئارامی خەڵک دەخاتە بەرمەترسیەوە و خەڵکی ئەو ناوچەیە لە دوای هاتنی ئەم هێزانە بۆ زیینی وەرتێ مەسەلەن ژیانیان تێکچووە لەبەرەوەی بەردەوام فڕۆکەکانی داگیرکرد بەسەر ئەو ناوچەیە دەسوورێتەوە بردومان دەکات و ئێمە بینیمانە لە کورتەکەەوە بیگرا تا هەزاران نمونە کە چەندین خەڵکی سیڤیل کراوەتە ئامانج ژن و منداڵ کراوەتە ئامانج بۆیە دروستکردنی فشارێکی مەدەنی لە لای خەڵک و ئەم فشارە بێتە مایەی ئەوەی کە بە دەسەڵاتداران و بەتایبەت بە زیینی وەرتێ کە ئەم هێزە هاوبەشەی لەوەیە بە زمانێکی ئاشکرا و ڕوونپێیان بگوترێ خەڵکی ئەو ناوچەیە خۆی ئەم دۆخە قبول ناکە و خەڵکی ئەو ناوچەیە خۆی لەگەڵ ئەوە دانیە و ئەو ڕەوشە قبول ناکە کە ناوچەکەیان بێتە پلانی داگیرکاری دەوڵەتانی داگیرکەر و دووبارە لەوەی بێتە مایەی ئەو ناکۆکی و لێکترازان و ددانی شەڕی ناوخۆیەکی ئێسالی دەبین. رێزار تارق bi Kurtî hûn bersivaveyekê bidin bûyerên şêladizê li ber çava bûn dema ku gelê şêladizê li beramberî baregehên dewleta Tirk rabû serhildanê çi qasî jî aliyên li wê derê êrişî gel kiribin heyan ha jî gelek kes hîne di zîndana dene xelkê Başûrê Kurdistanê ciwanên Başûrê Kurdistanê. Rêzar Elî Kerimî anî ziman got heger yê nav malê nebe diz rebe nikare derbasî nava malê bê diz. Divê micarê de ew ê refleksa gelê Başûrê Kurdistanê gelê Kurd heya çi qasî wisa bêdeng be ew ê refleksekî li beramberî hem dagirkeriyê hem jî aliyên ku rê din dagirkeriyê dernekeve bi Kurtî hûn bersivaveyekê bidin. بەڵێ لە ڕاستیدا بە کورتی پێویستە لەم قۆناغەدا من بەشی زۆری ڕاوبۆچوونەکانی هاوڕێیانم تەئید دەکەم لەسەر ئەو پرسە پرسێکی استراتیژی نەتەوەیە بۆ ئێمە تەنیا پەیوەندی بە کۆڕۆنا نییە مەسەلەی زیینی وەرتێ مەترسیەکی گەورە ڕوبەڕووی هەرێمی کوردستان دەبتەوە لێرە تا چەند مانجی داهاتوو یاخود ساڵی داهاتوو تورکیا ئامانجەکانی خۆی دش بە هەرێمی کوردستان دش بە کیانی کوردی لێرە لە ڕۆژاوە لە هەر پارچەیەکی تری کوردستان نەشاردۆتەوە بۆیە گرنگە لەم قۆناغەدا بەڕای من هێزە سیاسەکانی ناو حکوومەت و پەرلەمانی کوردستان کە زۆرینەن هەرسێ لە یەکێتی پارتی گۆڕان هەرچی زووە هەوڵ بدەن ئەو کێشانە و گرشانەیە خاویکەنەوە دوو هەوڵ بدەن خۆیان بۆ شەڕێکی تر لە زیندووبوونەوەی داعش ئامادە بکەن سێ پێکەنانی حکوومەتی عێراق کارێکی گرنگ و کاریگەری لەسەر هەرێمەیە لەوەدا بەیەکگرتووی بچن بۆ بەغدا چوار قەیرانی دارایی و ئابووری و موچەی فەرمانبەران جێرانەوە و پاراستنی ئەمن و ئاسایش و ئارامی بۆ خەڵکی کوردستان بە تایبەتی لە زیینی وەرتێ و ناوچەکانی تر کە پێشتر وەکو کاک عەلی وتی بەهارێکی سەوز بوو تێدا دەژیا خەڵکەکە و ئارام بوو بەڵام ئێستاکە لە خەڵک لە ڕانیە و لە قەڵاتزێشەوە لە دڵڕاوچەدا دەژی بۆیە پێویستە ئەم دۆخە کۆتایی پێبێ و ئەم دۆخەش لەلایەن موسساتی ڕسمیەوە کۆتایی پێبێ و ناوچەکەش ڕاستە ناوچەیەکە لە بەهۆی شەڕی ناوخۆوە کەوتۆتە ژێر دەسەڵاتی یەکێتی و ئەگەر حەقێکە لەوەدا حەقی زەکانی خۆی بێ هەرچەندە من دژی ئەوەمە هێزی حزبی لە هەرێمی کوردستاندا بمینێ بەڵام بەداخەوە واقعی کوردستان تا ئێستاکە نەیتوانیوە هێزێکی یەکگرتومان لە هەرێمی کوردستاندا بۆ دروست بکە خاڵێکی تری مەترسیدار مەسەلەی بەرنامەکانی تورکیایە تورکیا چاوی لە قەندیلە چاوی لە مەخمورە چاوی لە شنگارە چاوی لە کەرکووکە بۆیە نەخشە و پیلانی تورکیا زۆر لەوە گەورەترەکە ئێمە بیری لێ دەکەینەوە نێچێشانەوەی هێز و سەربازگەکانیشی لە هەرێمی کوردستان باو ئامانجەیە کە هەمیشە جێدەستی لە نێو هەرێمی کوردستاندا هەبێ و بتوانێ لە هەر کاتێکدا بیەوێ زەربە و گورز لە گەلی کوردستانی باشوور یاخود لە تێکۆشەرانی پارچەکانی تری کوردستان لە ڕۆژاوا بێ یا لە باکوور بۆشێنێ بۆیە گرنگە لەم قۆناغەدا ئێمە هەوڵ بدەین یەکێتی و پارتی سەرکردایەتی هەردوو لە بابەتیانە و مەوزوعیانە دابنیشن و جێبەوە نەدەن
بۆ ڕازیکردنی هەوادارانی میدیاکانی خۆیان بۆ فەیسبوک بۆ تۆڕە کۆمەڵاتیەکان تۆمەت و تاوانکاری لە دژی یەکتری ببەخشنەوە. من پێم وایە ئەم قۆناغێکی مەترسیدارە، هەرێمی کوردستان بە قۆناغێکی هەستیار و مەترسیداردا تێدەپەڕێ لە ڕووی ئابووری، لە ڕووی سیاسی، لە ڕووی سەربازیەوە و هەروەها عێراق و ناوچەکەش بەرەو گۆڕانکاری دەچێت. بۆیە من پێم وایە خەڵکی کوردستان لەوە زیاتر تەحمل ناکە و ئێستا کە کۆمەڵێک تەحەدیاتی گەورە لە بەردەم حکوومەتی هەرێمدایە، ئەم حکوومەتە تا ئێستا کە لەوەتی دەست بەکار بۆ کابینێنەوە کۆمەڵە قەیران ڕوبەڕۆ بۆتەوە و تا ئێستا هەست دەکەی وەکو پێویست استراتیژەت و پلان و بەرنامەکانی حکوومەتە ڕوون و وازەح نییە و کاریگەری و جێدەستیشی دیار نییە. بۆیە ئەگەر ئەم دۆخەتە تا ماوەیەکی تر بەردەوام بێت تا 6 مانگێکی تر، من پێم وایە ئەو کاتی پێویستە بیر لەوە بکەینەوە هەڵبژاردنێکی پێشوەختەی تازە لە هەرێمی کوردستان بکەین بۆ ئەوەی جارێکی تر جەوی سیاسی و هاوچەشە سیاسیەکان لە هەرێمی کوردستان ریفۆرم بکەینەوە و بە شێوەیەکی تر حکوومەتێکی تازە پێک بێتەوە لە هەرێمی کوردستان بۆی بتوانێت بەسەر قەیران و ئاستەنگەکانی هەرێمی کوردستاندا زاڵ بێت. بەل ڕێزدار علی کەریمی ئەمێ داخواکیش بۆ وەشی ڤەقەتینن مژارە و نەها دەرکەتی نەدویا بۆ ئالیین سیاسیین باشووری کوردستانê dema ku hatin gel hev destpêkê çawa dagirkeriyê ji axa başûrê Kurdistanê der bixin li ser wê yekê bahtana gel hev du. لە خەڵکی باشوور لە هەموو تۆژەکانی کە ئەو ڕۆکانە دەتوانن تەسیریان لەسەر سیاست دەبێت بەڕاستی چی دیکە بڕوا بە درۆ و چاواشەکاری پارتی دموکراتی کوردستان یا بنەماڵەی بارزانانی نەکەن، چونکە ئەو ڕۆژانە مەسەلەن ئەوانە لە تاریخ کۆمەڵە کۆیلەی بە ناوی ڕۆژنامەنووسەوە شتێک لەلایەن پاراستنەوە پێیان دەدرێت کە ئەوە زینی وەرتێ زیاڵەتێکی جیهانیە و ئەمریکا ئەوەی دەوێ و لەوێ ڕا ئەمریکا دەیهەوێ کۆنتترۆلی ئێران بکە و ئەو جوورە قسانە کە هەمووی بۆ جێلاندنی میلەتە. بەڕاستی داوا لە میلەت دەکەم چی دیکە بڕوا بۆ قسانە مەکەن. هەمیشە و دایم ئەو بنەماڵەیە ویستویانە خەڵک پترسێنن، خەڵک بگەوجێنن، خەڵک جێلاندن بەکاربێنن. بۆیە ئەم سیاستە چی دیکە بەڕێی من نابێ بیخوا. حقیقەتێکەوەیەکە ئەوانە لەوەتی هەن لەسەر دوو کۆڵەکەی سەرەکی حکوومەتیان کردووە و بۆشیان چۆتە سەرێ بەداخەوە، بە تایبەت کە کۆمەڵێک کۆیلە و دانخۆر و مەعاشخۆری چاچیان بەدەستەوەیە کە کاریان بۆ دەکەن لە میدیاکان، دنیای مەجازیان بۆ دەڕەخسێنن و بۆ هەڵدەسوڕێنن. ئەویش ئەوەیە کە لەسەر کۆڵەکەی یەک دزی بەروبوومی میلەت بدزە تا دەتوانی حتا زۆتری بدزی، ئەوان کەمتر دەنگ دەکەن. دوو لەسەر ئەوەی کە درۆ و جێلاندنی میلەت مەسەلەن ئەو ڕۆژانە ئەو وتارەی کە دەرچوو بوو هەموو عالم ئەو دەستی دەکرد کە ئەمن دەزانم ئەو وتارە لەلایەن بەرپرسێکی پاراستنەوە دراوە بە ڕۆژنامەنووسێک و ڕۆژنامەنووسەکە پێی وایە کە بەوەی میلەت دەدی دەترسێ دەڵێ ئای ئەمریکا لە پشتی ئەو مەوزوعەیە. نەخێر، ئەمریکا ئەوڕۆکان لە پشتی ئەو مەوزوعەی نیە و ڕەنگە بە دڵنیاییش بڵم تەداخولی ئەو جوورە کارانە هەر ناکە. حقیقەت ئەوەیە ئەوانە لە درۆ و جەواشەکاری ئەو بنەماڵەیەوە سەرچاوە دەگرێت کە میلەتەکەیان پێکەمە، میلەتەکەیان زۆر پێجێلە. ئەوەیە کە ئێمە دەبێت چی دیکە داوا بکەین لە پەکەکە، لە یەکێتی نیشتیمانی و لە هەموو هێزەکانی دیکە کە دەتوانن قسەیان هەبێت قبول نەکەن، نەک ئەوەی کە هەموو بکشێنەوە، هەموو نازانم چی کاکە پەکەکە بۆچی بکشێتەوە، بۆ چۆیانی ئەنی ئەم قسانە تاکەی بۆچی مەسەلەن ئێمە خەباتێکی 20 میلیۆنی خەڵکی باکووری کوردستان بە قوربانی بنەماڵەیەک بکەین. ئەمە تەواو بوو کاتی خۆی لە 67 و 68 خەباتێکی ڕەوای کۆمەڵێک شۆڕژگەر و کۆمەڵی خەڵکی خەباتجێری ڕۆژهەڵاتی کوردستانمان بە قوربانی بنەماڵەی بارزانی کرد. حقیقەتەوەی ئەوانە لە ناو خودی ئەو پارتانەی کوردستانیش دابوو دەستگایان هەیە، کۆیلەیان هەیە، خەڵک هەڵدەفریوێنن، خەڵک دەجێلێنن. بۆیە ئێمە دەبێت جۆ نەدەینە ئەوانە. داوا دەکەم لێرەوە لە یەکێتی لە پەکەکە کە دوو هێزی سەرەکی نستا لەوێش لەسەر منطق، لەسەر بەرژەوەندی میلەت معاملە بکەن لەگەڵ ئەو هێزەی کە بە تەمایە هەموو کوردستان بە کەرکووکەوە، بە مووسڵەوە، بە هەولێرەوە تەسلیمی ئۆردوغان بکە، تەسلیمی تورکیا بکە.
ئەوان بەرژەوەندێکی یەکجار زەبەلاحی ماڵیان هەیە مادیان هەیە لە تورکیا بۆیە ئەوان ناتوانن دژایەتی تورکیا بکەن ئێمە نابێت لەگەڵ گورجی میلەتی کورپێکەوە دەستمان دەقاپێکی دابێت ئەگەر ئەوان بێن ئەو ڕۆکانە بێن زەمانەتی ئەوەی بکەن بە دڵنیایی من دڵنیا بکەنەوە کە ئەوان بەرژەوەندیان لەگەڵ گورجێکی وەکو تورکیانێت ئەمە لەسەر چاڵمیان دادەنێم بەڵام حقیقەت ئەوەیە کە دۆستی کورد نابێت لەگەڵ گورجی کورد پێکەوە بێن و بچن بله رضا علی کریمی نویسکار و شروعکار سیاسی ji Londonê me re bû gelek spas herba tarix cewher borinin rojnamevan û nivîskar ji Silêmaniyê me re bû gelek spas ji bo beşdarbûna we dîsa Xalid Qadir çalekvanê sivîl ji Raniyê me re bû gelek spas ji bo beşdarbûna û nirxandinên ku we ji me re kir temaşevan hêjar vê derêjê me xatirê xweş bixwazin heya serê saetê bi mijara me ya duyemîn